سوێنی خواردۆ بۆ من جێتی مامۆسا هەتا وەکو پیاوەکەی خۆم یا براکەی خۆم لەسەر ئەو تەوحیدە ئەویان بەسەر نەهێنا منیش قەناعەتم وا بۆ ئەوانەی کە ئاگیرێن و کوژن شتێکیان نەکردو سێتان لێ نەیە هەرچی مسلمانە کوژراوە بەس لە پێناویەوە ئەوی گیراوە بەس لە پێناویەوە ناڕەحەتکراوە بەس لە پێناویەوە ربی الله گنا خۆ چی کردووە یعنی بڕۆ بیهێنە هیچی نەکردووە لە ئەساس قەناعەتت بۆ نەبێ هەزاران تۆمەتی بۆ دروستە بن بەریە لەو تۆمەتانە تاکە تاوانەکەیەوەیە ئەڵێ ربی الله هەمووی تاکە تاوانەکەیەوەیە یعنی کەسانێک هەن نزیکی کەسانێک بوون کە لەسەر ئەو ربی اللهە لە ناو براوە سوێنی خواردۆ بۆ من جێتی مامۆسا هەتا وەکو پیاوەکەی خۆم یا براکەی خۆم لەسەر ئەو تەوحیدە ئەویان بەسەر نەهێنا منیش قەناعەتم وا بۆ ئەوانەی کە ئاگیرێن و کوژن شتێکیان نەکردووە کەوتە سەر خۆم ئەنجا زانیم هەمووی لەسەر ئەوەیە ئیتر ئەوەی پێ هەڵەواسن تاقینەوەی کردووە و نازانم دوای ئەڵێن مناڵبازی کردووە چی کردووە هەر هەمووی درۆیە هەر هەمووی درۆیە من یەک شتان پێڵێم چ ژنێکەیە لەسەر عەرزە پیاوەکەی نێرباز و مێباز و پیاوکوژ و چی و چی و چی و چی بوو بێ کەچی دەستبەرداری ئەو پیاوە نەبێ ئەم پیاوە بگرن بیشی کوژن هەر دەستبەرداری نەبێ حتا ئەسە شووی نەکرد بێتەوە منداڵەکانی گەورەکرد ژنە پیاوەکەی وابێ لەلای داهانیشی هیچ نەبێ کە گیرا خۆی لێبەری ناکە کە کوژرا شوو ناکاتەوە لا وەکو خۆی ماوەتەوە و ئەژڵێ دوای ئەو لە بەرچاوی منە پیاو نەما ئەو نە پیاو بەڵام لە بەرچاوی خەڵکە ئێستا چی تیرۆریست و تاوانبار و خوێن بژ و خوێن ڕژ و داوێن پیس و دز و نازانم تلیاک خۆر و هەموو شتێ هەمووی لەبەرەوەی ئەڵێ ڕەبی الله هیچی کەم نییە هیچ باوەڕ قەت باوەڕ بەوە نەکەن کە دروستەکرێ بۆ مسلمانێکی موحید ئەگەر ئیمان لە دڵتا هەیە چونکە بەڕاستی ئەو لەو کاتەیە پێویستی بە بچووکترین دوعای خێری تۆیە تۆش بێ ئەو بوختانە بڵێیتەوە کە کێ بۆی هێناوی کافرێ بۆی هێناوی بوختانەکە تۆ لە شەرعا پێتە فەرمێ ئین جاءکم فاسق بنبأ فتبین ئەگەر مسلمانێک فیسقیشی هەبوو هەواڵی بۆ هێنای باوەڕ نەکەی یەکسەر بڕۆ بە دووادا چونکە خۆ یەکلایی کەرەوە ئێستا تۆ ئین جاءکم کافر بنبأ چی فخذوا به شتی وابێ مەگەر خۆ لەسەر عەقیدە و دینی ئەو بی بۆ یەکسەر خەبەری بەڕاست نزانی ناخەبەری بە درۆ زانی وەری ناگری لێ درۆ ئەکەی وانە بۆ ئەو پیاوە گەر زەڕێ ئیمان لە دڵدا بێ ئەو پیاوە پێویستی بە دوعای تۆیە نەک پێویستی بۆ بێ بڕۆی باوەڕ بە کافر و موشریکەکە بکەیت و بوختانەکان بڵێیتەوە لەسەری زمانتان بگرن لە ئاسم شتان حەزەکەی لە قیامەتا خەسمە شەهیدێک بێ حەزەکەی پێ خۆشە زمانە بگرە بردویانە شەهیدیان کردەوە تۆمەتانیان داوە تەپاڵی و ناشرینیان کردو باشە تۆش تۆمەتەکان ئەڵێیتەوە لە قیامەتا بەرامبەر تەوەستێ ئەڵێ من لەسەر ئەو تەوحیدە بە تۆی بگەێنم شەهید بووم تۆ ژوا پێوت قبول تاوە ئەگەر ئەوەنە ئازا و گوێری لە قیامەتا بەرامبەر شەهیدێ بوەستی فەر بوەستەرەوە لە قیامەتا و بین بۆیە هەموو ئەوانەی کە دژی تەوحیدن هەرچیە لە ئەهلی تەوحید بکەن لەسەرەوە کەلیم ربی الله نەبۆ حیزبی بان کردووی نەبۆ مەصلحەتی خۆی بان کردووی نەبۆ سەرکردایەتی بان کردووی نەبۆ کورسی و کولێرەی بان کردووی نەبۆ مەعاش و پارەی بان کردووی هیچ شتێکی لە تۆ نەویستوە دێوە دینە پاکە ئاوەریگرە ئەم دەمەشڕە چێتەوە بەرراو بۆچی وای پێەکەی یعنی بۆ ناوێری بەوەی کە دینی لێدا ماڵیوی ئەخلاقی لێدا ماڵیوی سەروەت و سامانی لێ دزیوی بۆ ناوێری کەلیمەیەکی پێ بڵێ بۆم دەمە بۆ گەنەت بەرداوەتەوە وازانی بەسەر تاچێ وازانی لەسەرێ ناکەوێ وێ بێ ئاگاداری خۆت بی